دەوترێت خواردن لە شاری سلەیمانی هەم لە ڕووی جۆر هەم لە ڕووی بڕ و هەم لە ڕووی تام و چێژەوە و هەڵبژاردننی جۆری خواردنەکان جیاوازی هەیە لەگەڵ زۆرێک لە ناوچەکانی دیکە. ناو خواردنی کەڵەشێر سیمای ئەم چێشخانەیە بۆتە نازناوێک بۆ خاوەنەکەی. جگەل لە کەڵەشێر خواردنی دیکەی کوردەواری نەم چێشخانەیە هەیە وەک ساوەر و دۆینە هەرێک لەو خواردنانەش تا ئێستا کڕیاری تایبەتی خۆی هەیە. ئەوانەی سەردانی ئەم چێشخانەیە دەکەن دەڵێن کەڵەشێر لەم چێشخانەیە تام و چێژی جیاوازی هەیە. ئەمان وەکو لە ماڵەوە مهمتر لێنن زۆر لە ماڵەوە پاکوتنیستر لێنن تامێگەی زۆر خۆشە ئای ئەو مریشکە ئای قەلەکە ئای بڵێن ئەو مریشکە کەڵەشێرە ئەوان ماڵناوە نایزانن و کۆمان نیزانن ماڵنا نایزانن ئەو تەسوورێکە ئەمان لێنن ئەو برنجە پڵاوێکە ئەمانێکن باوەڕ ناکەم زۆر ئەگەر کۆنەکان بڵێ قەیمەکان بیکەن. سەرەڕای ئەو تایبەتمەندیانە هەندێک جۆری خواردن تایبەتمەندی دراوەتێ لە ڕووی کاتەوە. ئێستا لە سلەیمانی و بەشێک لە دەرەوەی شاریش ناوبانگی ئەم چێشخانەیە و کاتە جیاوازەکەی لەگەڵ چێشخانەکانی دیکەی شاردا سەرنجی هاوڵاتیانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. خاوەنی چێشخانەکە دەڵێت قەیرانی دارایی و بێموچەیی کاری لەسەر ئەوانیش کردووە. وەستا عوسمان باس لەوە دەکات کە لە خەمی ئەوەدایە بەردەوامی و فراوانی بە چێشخانەکەی بدات. لە شاری سلەیمانیدا چەندین خواردنگە و چێشخانە و ڕێستۆرانتی تایبەت هەیە بەڵام هیچ کام لەوانە لە ناو بەشێکی زۆر لە خەڵک بە تایبەت گەنجان بەو شێوە ناوبانگی دەرنەکردووە کە شەوانە لە خەو هەڵبستن و تایبەت بچن بۆ خواردنی کەڵەشێر جگە لە چێشخانەکەی عوسمانی کەڵەشێر. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمان.